بەڵێ تەماشەوانن هێژە بارانێک زێدە باری لێ خاباتێن ڕوبڕووبوونا هەمبەرێ لێ هەیە و ئامادەکاریین تیمێ شارەداریێژی چنە ڕێبەبەرێ خزمەتگوزاریên ژینگەهێ li Hewlêrê Jiyar Celal mêvanê min e silav bote kekjiyar kekjiyar ev baranbarîn ya ku pêk hatî astengî problem durust kirin بەڵێ سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ تەواوی بینەرانی کوردستان 24 بڵێ ئەمڕۆ لە پاش نزیکەی سەعات 1:30 پاش نیوەڕۆ بارانێکی یەکجار زۆر خۆشبەختانە بارانەکە زۆر بوو تەواوی بەسەر تەواوی شاری هەولێردا باری ئەوەی کە تێبینی کرا ئەرک و ماندووبوونی تیمەکانی شارەوانی بوو کە ماوەیەک پێش ئێستا کە نزیکەی بەر لە هەیڤوونیوێک تەواوی سەرمەنهۆڵەکانیان خاوێن کردبووە تەواوی چاڵەکانی ئاوەرگرتن خاوێن کرابووە کەندە سروشتیەکانی دەوروبەری شاری هەولێر و ناو شاری هەولێر هەمووی پاقش کرابەوە ئەمە وای کرد کە بتوانین ئەو شەپۆلە بەهێزەی بارانبارینە بە سەلامەتی بەڕێ بکەین بەبێ بوونی هیچ زەرەر و زیانێکی چ گیانی چ مادی ئەوە خۆشبەختانە و شاهێدی ئەوەیە کە ئەو ئەرک و ماندووبوونەی تیمەکان کردویانە بە زایع نەچوو و توانرا ڕوبەڕووی ئەو شەپۆلە زۆرەی بارانە ببینەوە بەبێ هیچ زیانێک ئێمە نزیکەی مانگونیوێک زیاترە وەکو ئاماژەم پێدا توانیمان تەواوی چاڵەکانی ئاوەرگرتن پاک بکەینەوە ئەو چاڵی ئاوەرگرتنانە کاریگەریەکی زۆری هەیە بۆ وەرگرتنی چکە یەکەم وێزگەی وەرگرتنی بارانە بۆ یەکەم دەرچەی ئاوەڕۆکانە بۆیە زۆر دەوری هەیە کەواکە ئەگەر ئەو چاڵی ئاوەرگرتنانە پاک بێ کێشەی کۆبوونەوەی ئاو لافاوت بۆ دروست نەبێ لێرە و لەوێش وەکو لە وێنەکانشدا دیارە چەند شوێنێک هەبوو کە ئاوی تێدا کۆبووبەوە بەڕێی ئێمە ئەوە شتێکی سروشتیە لە هەموو شوێنێک کۆبوونەوەی ئاو هەیە لە کاتێکدا کە ئەگەر بارانێکی بەلێزمە ببارێ بەڵام گرنگ ئەوەیە کە پێشوەختە تیمەکان ئامادەکاریان کردبێ و هەروەها لە کاتی بارانبارینشدا تیمەکان لەسەر شەقامەکان بن بۆ ئەگەری ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازرا و بتوانن هاریکاری و هاوکاری هاوڵاتیان بکەن ئەمڕۆ هەر لەگەڵ دەستپێکردنی باران تیمەکان تەواو لەسەر شەقامەکان بوون هاوکاری هاوڵاتیانیان کردبوو ئەو زبڵ و خاشاکانەی کە لەگەڵ شەپۆلی بارانەکە و لەگەڵ ڕێڕەوی ئاوەکە دەگەیشتە سەر چاڵەکانی ئاوەرگرتن ڕاستەوخۆ پاک دەکرایەوە و پاش ئەوەش یعنی کە ئەوە هۆکارێک بوو کە پاش چەند کاتژمێرێکی کەم کەوا ئێستا باز دەکەی نزیکەی 2 دەمژمێرە بارانەکە کۆتایی پێهاتووە تەواوی شوێنەکانی شاری هەولێر کۆبوونەوەی ئاوی لێ نەماوە ئاوەکان هەمووی بەناو ئاوەڕۆکاندا ڕۆچووە و ئێستا لە ئێستادا تیمەکان سەرقاڵی خاوێنکردنەوەی ئەو قڕولیتەیەن کە لە شەقامەکان کۆبووبەوە بە بۆنێ ئەوەی کە پاشەوەی کە ئاوەکە دەڕوا خۆتان نزانن قڕولیتەیەک لە پاش خۆی بەجێ دەمێنێ بەوە ئێستاوا تیمەکان خەریکی پاکردنەوەی ئەو قڕولیتەیەن بۆ پاش چەند کاژمێرێکی تر تەواوی شەقامەکان دەگەڕێنەوە سەرباری ئاسایی خۆیان بەڵێ دەستێ وا خۆشکە گشیار بەس گەر بارانێکی زیێدەتر ببارە تا بۆ خۆشی باس کرد و لە هەنجیگان ئاو کۆم بوو گەر بارانێک زیێدەتر ببارە مەترسی هەیە و لافاو دروست ببە خۆی مەترسی دروستبوونی لافاو لە هەموو کاتێکدا هەیە یعنی ئێمە ئەگەر باسی ئێوە بکەین ئێمە لە جیهانی سێمین لە جیهانەکانی یەکەم وا مەترسی دروستبوونی لافاو هەیە و احتیمالی دروستبوونی لافایە وەکو دەبینین لافاوش ڕوودەدا لە وڵاتانەی کە بە زۆر لە ئێمە پێشکەوتوترن چ لە لایەنی مادی چ لە لایەنی ئیداری توانیویانە نەیانتوانیوە 100% بەر بە دروستبوونی لافاو بگرن چونکە دیاردەیەکی سروشتی و خۆشتان نەزانن ئەو تەتەڕف مەناخی ئەو کلایمەت چێنجەی کەوا ڕووی داوە وای کردووە کە بەردەوام ئەگەری دروستبوونی لافاو هەیە بەڵام لێرەدا ئەو هەوڵانەی کە دەدرێ ئەو ئەرکانەی کە دەچێشرێ ئەوەیە کە ئەگەری کەمبوونەوەی ئەگە کۆنتترۆلکردن و کەمکردنەوەی زەرەر و زیانەکانە بڵێ بەڕێی من بەردەوام ئەگەری دروستبوونی کۆبوونەوەی ئاو و لافاو هەیە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە تۆ وەکو حکوومەت هەوڵ بدەیت ئەگەر لە کاتی ڕوودانشیدا پێشوەختە ئامادەکاریت بۆی کردبێ و لە کاتی بارانەکەش تاوەکو زەرەر و زیانی کەم بێتەوە من ڕێی من ئەو بارانەی کە ئێمە بینیمان لەسەر شەقامەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ بوو ینی ئەوە نەبوو بە ماوەیەکی کەمش بێ نزیکی 2 کاتژمێر بارانێکی یەکجار زۆر باری
ئەگەر ئەو ئامادەکاریانە نەکرابوایە بە دڵنیایەوە زەرەر و زیانێکی یەکجار زیاتری دەبوو لەوەی ئێستا. ئەوەی ئێستا ڕوویدا تەنها و تەنها ئاستەنگێکی هاتوچۆ بوو، لەوانەیە لە چەند شەقامێکدا چەند دوکانێک ئاوچوو بێتە ناوی، ئەوش بەخۆیەوەی هەڵکەوتەی شەقامەکان خۆیان هەڵکەوتەیەکی چاڵە، ئەوە وای کردووە کە باران بچێتە ژوورەوە، ئاو بچێتە ژوورەوە عەفوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا تیمەکان لەوێ بوونە، هاوکاریان کردوونە، یارمەتیان داون، نەیان هێشتووە هیچ زەرەرێکی چ گیانی چ مادی ڕوو بدە. کەکێ ژیاریانی مرۆڤ فکردکەیک و جارنان وەکی و لە هەولێرێ زێدەتر ئاو کۆم دبە گەلو ئەوە بەر کێماسیا هەندە ژێرخانە دەیە یانژی جۆغرافیا هەولێرێ وسایە و زێدەتر لە هەولێرێ مەسەلا کۆمبوونا ئاوێ چێ دبە. خۆی هەڵکەوتەی شاری هەولێر و دروستبوونی شاری هەولێر لە خاڵێکدایە کە نزمترین خاڵی دەوروبەرێتی. تۆ یعنی ئەگەرەوە لێک بدەیەوە لە پاش پیرمامەوە لە شەقڵاوەوە بەرزاییە هەتا وەکو دەگەیە ناو هەولێر، لە هەولێرشدا نزمترین خاڵە بۆ کۆبوونەوەی ئەو. خۆشتانزان ڕێڕەوی ئەو لە بەرزەوە بۆ نزم دەچێت. ئێستا ئەو شوێنانەی شاری هەولێر کە هەڵکەوتەکەیان بەرزە کێشەی نییە، ئەوەی کە کێشەکانمان بۆ دروست دەبێت لە گەڕەکی ڕۆشنبیری و ژیان و ئەنجا دەڕاتەوە بۆ سنووری زۆنی شەش و دەگاتەوە لای تووڕق و مامزاوە و بەو شێوەیە تاوەکو ڕێڕەوی ئاوەڕۆکە دەڕوە. بۆیە بەدڵنیاییەوە سروشتی شارەکە هۆکارێکە بۆ دروستبوونی کۆبوونەوەی ئاو و لافاو. لەگەڵ ئەوەشدا بەدڵنیاییەوە لەوانەیە لە هەندێک شوێندا پێویستی بە دروستکردنی ئاوەڕۆی تازە هەبێ، بوو کاری زۆر باشش کراوە لەم 3-4 ساڵەی ئەخیرەدا. بۆ نمونە هەموو ساڵێک پێش ئەنجومەنی وەزیران و شەقامی سیمەتری بارانێکی یەکجار زۆری لێکۆ دەبەوە. ئەم ساڵ لە هاوینی ئەم ساڵدا پرۆژەیەکی زۆر باشی بۆ جێبەجێکرا، لە ئێستادا شەقامی سیمەتری ئەو شوێنە هیچ قەترەیەک ئاوشی لێکۆ نابێتەوە. بۆ نمونە هەمان بوو لەسەر شەقامی 6 مەتری لە پشت مزگەوتی ئیمامی عەلی، لەوێش دووبارە هەڵکەوتەکەی ئەو هابوو کە بەردەوام ئاوی لێکۆ دەبەوە. ئەم ساڵ چارەسەر کرا. چەندین شوێن هەیە، گەڕەکی زیلان کە گەڕەکی زیلان پێرار لافاوێکی یەکجار زۆری لێ ڕوویدا، ئەم ساڵ ساترەکانی سەرکەندی کۆرنیش بەهێزتر کران و ناوکەندەکەش لەلایەن بەڕێوەبەرەتی ئاودێری هەولێرەوە بە تەواوی پاکرایەوە. ئەمڕۆ چاودێریەکی چڕی تیمەکانی لەسەر بوو، خۆشبەختانە پێویستی بە هیچ تیمێک نەبوو لەوێ جێگیر بکرێ، لەبەرەوەی بەردەوام خاوێن بوو، هیچ کێشەیەکی ئاوی لێ نەبوو. بۆیە بەدڵنیاییەوە پێویستی بە پرۆژەی تازە لەوانەیە هەبێ، پێویستمان پێ هەیە ئەگەر ژێرخانەکان پتەوتر بکرێ، لەوانەیە کێشەکانی ترش چارەسەر بکرێ. لەگەڵ ئەوەشدا دووبارەی دەکەمەوە گەرنتی دروستبوونی لافا و کۆبوونەوەی ئەو دیاردەیەکی 100% سروشتیە، پێویستە ئامادەکاری بۆ بکرێت، بەڵام بڵێ گەرنتی 100% ڕێگریکردنی تێدا هەبێ، لە هیچ شوێنێک ئەو گەرنتیە نییە. بەلێ کەک ژیارژخوا وەکی تەدەستنیشان کردی یانێ ئەv بوویەرەکی سروشتیە، یعنی ئەم تەماشە دکن دبینن مەسەلا ئیستانبولێ لە ئەنقەرە لافاوەی gelek mezin durust bin, zarar û ziyanên gelek mezin durust bin. Heta li Ewropa jî ev rewşa guherîna atmosfera cîhanê jî kargeriyê lê dike. Bes kek ji yar dixwazim wê bizanibim. Yani niha êve weke rêveberiya xizmetguzariyan ve kar kiriye. Lê weke welatî jî gelo hin erk hene, hin kar hene ku welatî jî bikaribin bibin yarmetî der. یەکەم ئەرێک کە ئێمە داوامان کردووە لە هاوڵاتیان پابەندی پاک و خاوێنی بن، چونکە وەکو باسم کرد یەکەم سەنگەری بەرگریکردن لە کۆبوونەوەی ئاو چاڵەکانی ئاوەرگرتنە. ئەگەر بە دڵنیایەوە هاوڵاتیان هاوکارمان بن بۆ پاکڕاگرتنی شەقامەکان و فرێنەدانی زبڵ و پاشماوەکانیان بۆ ناو شەقامەکان، لەوێشەوە بۆ ناو چاڵەکانی ئاوەرگرتن، بە دڵنیاییەوە زەرەر و زیانی کۆبوونەوەی ئاو دەتوانن بڵێن بە ڕێژەیەکی یەکجار زۆر دادەبەزێ. چونکە ئەو ئاوەڕۆیانە کە ڕاستشە ئەو چاڵیانی ئەوەرگرتن بەردەوام پاقش دەکرێتەوە لەلایەن تیمەکانەوە، بەڵام بەردەوامش لەلایەن هاوڵاتیانەوە و لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە، ئەوانەی کە هەز لە پرسیارەتی ناکەن، ئەوانەی کە پابەندین بە ڕێنماییە ژینگەییەکان، بەردەوام زبڵ و پاشماوەکانیان فڕێدەدەنە ناو شەقامەکان و ناو ئەو چاڵانە. ئەوە ژوای دەدێت لە کاتی دروستبوونی لافاودا، لە کاتی دروستبوونی باراندا، لە کاتی بارانبارێنێکی زۆردا ئەوانە پێویستیان پێیە
کە پاقش بکرێنەوە لەو کاتەشدا تاوەکو نەبێنەوەی کۆبوونەوەی ئەو بۆیە ئەگەر بەکو باست کرد بە دڵنیاییەوە ئێمە داواکاریمان لە هاوڵاتیانەوەی پابند بن بە ڕێنماییە ژینگەیەکان تاوەکو چاڵەکانی ئاوەرگرتن بەردەوام بە پاقژی بمێننەوە بتواندرێ ئەو سوود لەو توانە مرۆیەی ژینگە پارێزان ببینرێ بۆ لایەنێکی دی ئێمە ماوەی مانگونی وێکە تەواوی لە هەر شش زۆنەکەی سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر تەواوی توانامرۆیەکانی بەشێکی زۆر لەو ژینگە پارێزانەمان تەرخان کردووە بۆ خاوێنکردنەوەی چاڵەکانی ئاوەرگرتن ئەمەش هۆکارێکە ئەوەی کە ماوەی چەند مانگێکە لەلایەن هاوڵاتیانەوە بەردەوام زبڵ و پاشماوە لەناو ئەو چاڵانە دەکرێت هۆکارێکی تر ئەوەیە کە بەشێک لەو چاڵانەی ئاوەرگرتن سەرەکانیان پێوە نامێنێ لەلایەن چەند هاوڵاتیەکەوە دەبردرێ ئەو سەرەمەن هۆڵانە ئەو مشەبەکانش کە لە حاڵەتی بردنیاندا ئاسانتر زبڵ و پاشماوەی لەناو کۆ دەبێتە هۆی جیران و کۆبوونەوەی ئەو بەلەیەکێک ژیار دەنگێمە ژیلگەل دەنگێتە و وەکە وڵاتیژی مرۆڤ ئەرکێ خۆیە پاراستنا ژینگەهەیە جیبجی بکە ئەف ژینگەه یاما هەمووکەیە خۆدی دەرکەتنا ژینگەهەیە یا هەمی وڵاتیانە دەستەیەکەم دە بێگومان یا حکوومەتەیە سپاس بۆ تەکێکی ژیار جەلال و لەگەڵمە